الشغل مع الفرنسيين أكيد بيسرع وتيرة هاوکاری هێزەکانی سوپای فەڕەنسا یارمەتی دەرمان دەبێت، بەڵام دیاریکردنی وادەیەکی دیاریکراو بۆ ڕزگارکردنی قوربانیان پێویستی بەکاتە. پێویستە بە شێوەیەکی ورد قەبارەی زیانەکان و زیان لێکەوتوان دیاری بکرێت. دوێنێ ڕێنمایی تایبەت بەو بابەتە بڵاو کراوەتەوە. پێویستە لەسەر ئەوانەی لە تەقینەوەکەدا کەلوپەلیان بەرکەوتووە لە ماوەی 24 سەعاتدا بۆ خەمڵاندنی زیانەکان سەردانمەند بکەن. هەروەها ئەوانش کە کەلوپەلیان لێرە ماوە دەبێت بیان بنەوە. ئەوەش ڕێکارەکانی پاکشکردنەوەی شوێنەکە خێراتر دەکات. بەڵام لە ڕاستیدا ناکرێت وادەی کرانەوە و ئاسایی بوونەوەی بەندەرەکە دیاری بکرێت.